یەکێک لە ئاستیارترین بەشەکانی نەخۆشخانەی سوتاوی سلێمانی ژنەپەرستارێک دەبێتە جێی بایەخی میدیا جیهانیەکان و وەک یەکێک لە ئیلهام بەخشەکانی جیهان دەناسرێت. لەم نەخۆشخانەیە دۆخێکی دەرونی ئاڵۆز باڵی بەسەر نەخۆش و پەرستاراندا کێشاوە. لە کاتێکدا نەخۆشخانەکە بەدەست چەندین کێشەوە گرفتارە، بەڵام ڕێژەیەکی بەرزی لە پێشکەشکردنی خزمەتگوزاری لەسەر ئاستی گیان تۆمار کردووە. نیگار مارف ماوەی 25 ساڵ لە نەخۆشانی سوتاو چارەسەر دەکات. پەرۆشی زیاتری بۆ نەخۆشان و ناوبانگی نەخۆشخانەکە ئەوی بردە ڕیزی یەکێک لە 100 ژنە ئیلهام بەخش و کاریگەرەکانی جیهانەوە. داواکارم لە ژنی کورد لەوە زیاتر پشت بە چوادۆر نەبەستێ، پشت بە کەس و کار نەبەستێ، سقەی بەخۆی بێ، بتوانێت جێدەستی خۆی دیار بێت. ینی ئەوە نەبێ شای لە دەستی بەرامبەر بێ، بتوانێت بیژێنێت، بتوانێت جێگای کاتەوە لەناو کۆمەلگایە. وەکو کارمەندێکی تەندروستی کە ئێمە سەر بە بەراورەی تەندروستی سلێمانی نیگار جالەوەی جوانکاری و چارەسەری دەرمانی بۆ جەستەی سوتاوی ژنان دەکات، هەوڵێکی زۆریشان لەگەڵ دەدات بۆ ێوەرکردنەوەی دۆخی دەرونیان. ئاژانسی BBC کە بینی بیان تیمی دامەزراوی BBC کاتێک لە کارەکانی نەخۆشخانەکە و پەرستارەکانی دەکۆڵێتەوە، ئاستێکی بەرزی پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ نەخۆشەکان بەدی دەکات. لە کاتێکدا بیناکە 70 ساڵی تەمەنە و لە ئاستانداردی گیاندا نییە. سەرڕاینەبوونی بینایە کە بتوانانی هەموو ئیمکاناتەکان لەبەردەستا بێ. سەیری ئیشەکانیان کرد، سەیری داتای کارمەند نەخۆشەکانیان کرد، بەلایەن زۆر بوو، زۆر دڵخۆش بوون کە ئەم بینایەتە ڕای کۆنی بیناکە، عین کە ژوورێک ئەبینی درزی تایە، بەڵام نەخۆشێک لە 66 چاک ئەبێتوانێ کە خۆی ئەبێ نەخۆشی سوتەوە لە شوێنێکی ئەبێت کە شوێنەکەی پارێزراو بێ، لە هەوکردن لە هەموو شتێک پارێزراو بێ. جگە لە کۆنی و خراپی بیناکە، کارمەندانی پەرستاری نەخۆشخانەکەش تەمەنێکی زۆریان لەگەڵ نەخۆشەکاندا بەسەر بردووە کە بە وتەی نیگار مارف نابێت لە 5 ساڵ زیاتر بێت، بەڵام ئەو ماوەی 25 ساڵە بەردەوامە لەگەڵ نەخۆشەکان. ڕەنگە هەر ئەمە نیەنیە وەڵسەنگانی دامەزراوی BBC بێت کە ئاوی کردووە بێژێک لە ژنە کاریگەر و ئیلهام بەخشەکان. ڕزگار جەبار کێنێن سلێمانی توانیمانە سوودێکمان بە کۆمەلگا هەبێت.